زۆرینەمان دوعامان کرد بۆ ئەوەی خوددا بارانمان بۆ ببارێنێ. تەنانەت نوێژە بارانەشمان کرد. بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی، بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی، بارانی ڕەحمەت بێ نەک بارانی غەزەب یا رب العالمین. خودداش بەدەم داواکەمانەوە هات و بە ڕەحمی خۆی بارانی بۆ باراندین. بەڵام ئێمە چیمان کرد؟ یان چی دەکەین؟ چۆن مامەڵەمان لەگەڵ کرد؟ بە فیڕۆدانی ئاو. زۆرینەی وڵاتانی ئەفریقی دەناڵێنن بەدەست کەماویەوە. وڵاتە پێشکەوتوەکانیش کردداری پاکردنەوەی ئاو ئەنجام دەدەن بۆ ئەوەی ئاوی پاکیان دەست بکەوێ. بەڵام ئێمە خوددا ئاوێکی سازگار و پاکی پێبەخشیوین کەچی لەبەری ئەوەی ڕێزی بگرین و بەباشی مامەڵەی لەگەڵ بکەین بە فیڕۆی دەدەین. ڕەنگە هاوڵاتیان وەک دژایەتی دەسەڵات ئەم کارە بکەن، بەڵام دژایەتی کەسانی گەندەڵ بە فیڕۆدانی ئاو ناکرێ، چونکە ئەم سەرچاوە سروشتیە کە نەما یان کەم بوویەوە ئەوەی زیان دەکا هاوڵاتیانی ئاساییە نەک گەندەڵەکان. هەرجارێک بە پێی ئەو سەرەیە کە ئاوی گەڕەکەکان دێتەوە، زۆرینەی ماڵەکان سۆندەی ئاوەکەیان دەێنە دەرەوە و بەو ئاوە سازگارە کە زۆر وڵات بۆ خواردنەوەش دەستی ناکەوێ، ئەو بەڕێزە حەوشەی ماڵەکەی پێدەشوە، بەوەشەوە ناوەستن بەردەرگا و گەڕەکیش دەشۆن. کاتێک دەچیتە ناو ئەو کۆڵانانەوە دەڵی کۆڵانەکانی ئیتالیایە. مەگەر خوددا خۆی بزانێ چەند لتر لە هەر حەوشە و بەردەرگا شۆردنێکدا بە فیڕۆ دەدرێ، یان هەندێک جار ئاو بەسەر تەنکی سەرباندا بۆ ماوەی چەند کاتژمێرێک دێتە خوارەوە. لە کاتێکدا نرخی تەوافەیەک بۆ گرتنەوەی ئەو ئاوە تەنیا 3000 دینارە. ئەیا لە بەردەم ماڵەکەیدا سۆندا دەخاتە سەر ئۆتۆمبیلەکەی و دەست دەکات بە شۆردنی. هەندێک جار پیاوەتیشی پێوە دەکا و دراوسێکەشی خۆڵک دەکات. هەمومان گلەیی ئەوە دەکەین کە حکوومەت ئاو نادات بە هاوڵاتیەکانی، بەڵام کاتێک ئاوەکە دەدات لەبەری ئەوەی ڕێزی بگرین و دەستی پێوە بگرین بە فیڕۆی دەدەین. هەمووشمان خۆمان با موسڵمانی عیارە 24 دەزانین، بەڵام لە بیرمان کردووە کە پێغەمبەری عەزیزمان پێمان دەفەرموێ ئەگەر لەسەر ڕووبارێکیش بوویت بۆ دەست نوێژگرتنیش نابێ ئیسراف لە بەکارهێنانی ئاودا بکەیت. کەواتە با لێرەوە بڕیار بدەین ڕێز لەو سامانە سروشتیە بگرین بۆ ئەوەی خوددا بۆمان زیاتر بکات، ئەگەر نا با خوددا بە نەهێشتنی ئاو تاقیمان نەکاتەوە.